ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕۆ تۆفیقم لاڵخێم شەی پانۆرەما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر ڕێخستنەوەی داهات و زەمینە سازی سیاسی. دیارە لە ماوەکانی ڕابردوو لە ئێستاشدا هەوڵەکان بۆ ئاراستەیە کە حکوومەت هێرێمی کوردستان لە هەوڵی ڕێخستنەوەی داهاتەکانی خۆیدایەتی بە داهاتی نەوتی و نانەوتی بۆی کە بتوانێت هەم ئەو داهاتی کە دەست دەکەوێت ماگانە لە فرۆشی نەوت و هەروەها لە ناوخۆ دیار بێت و سەرچاوەکانی بزانرێت و ئەو ڕێژەی داهاتی کە دەچێتە خەزێنەی حکوومەت هێرێمی کوردستانەوە بە داتا و زانیاری بخرێتە ڕوو. ئەم هەوڵانە بەچۆ گەیشتون؟ حکوومەت هێرێمی کوردستان چۆن نەتوانێت ئەم داهاتە ڕێک بخاتەوە لە ساتی ڕێخستنەوەی داهات ئەو ڕێگریانە چیە کە دێتە پێشەوە ئەگەر ئەم هەنگاوە زەمینە سازی سیاسی بۆ نەکرێت ئاخۆ دەتوانرێت بەو شێوەی کە حکوومەت دەیەوێت داهات ڕێک بخاتەوە ڕێک دەخرێتەوە یاخود نا. ئێمە شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بێسون سابوراوی ئەندامی سەرکردایەتی شێتی کە لە ستۆدیۆ لەگەڵمان بەخێر بێت. دکتۆر سپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی داوای لێبوردنیش لە بینەرانەکەین کە بۆ چەند ساتێ دواکەوتین. ئێستا ئەمەوێت لەوە دەست پێ بکەم دکتۆر، حکوومەت هێرێمی کوردستان لە هەوڵێکی جددیایە بووی کە داهاتی خۆی ڕێک بخاتەوە. ئەم ڕێخستنەوەی داهاتەش دیارە کۆمەڵێک هەنگاوی گرنگژێوێت و ئەم هەنگاوانەش بێگومان ڕێگری هەیە زۆر. منەوێت سەرەتا جارێ وەکو پسپۆڕێکی جەنابتان کە شارەزای بواری ئابووری و هەروەها مامۆستای زانکۆشن لەو ڕۆ قسە بکەم دواتر دێمە سەر لایەنە سیاسیەکە. ڕێخستنەوەی داهات ئاسانە لە هەرێمی کوردستان، ئەتوانرێت بەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان فرۆشی نەوت و هەروەها داهاتی ناوخۆ حکوومەت هێرێمی کوردستان داهاتەکانی دیار بێ و ئاماژەی پێ بدا و بودجەی خۆی هەبێت لە داهاتوەکو چۆنە سە هەوڵی بۆیە؟ بەڵێ کاکاڕ ئەم کاتت باش، سپاس دەکەم دکتۆر. هەموو لایەکیش کە بینەرمانن هەموو کاتێکیان باش. سپاس. کاتێککە باز لە ڕێخستنەوەی شتێکەکەین ڕێخستنەوە یانی وشەی ڕێخستنەوە مەبەست لەوەیە کە ئەو بابەتی کە دەمانەوێ ڕێخستنەوەی بۆ بکەین کەواتە پەرتەوازێ. بەڵێ ینی کە ئەڵێن ڕێخستنەوەی مادەیەکی دیاریکراو بابەتێکی دیاریکراو ئەوە بە معنای ئەوەیە کە ئەو بابەتە پێویستی بە ڕێخستنەوەیە کەواتە پێویستی بەوەیە کە دووبارە پێداچوونەوەی پیا بکرێ بزانین ئەم پەرتەوازەیان ئەم ناڕێک و پێکەی کە پێشووتر ڕوویداوە لەکوێوە هاتو، چونکە ئەگەر سەرچاوەی ناڕێک و پێکێکە نەدۆزیتەوە تۆ ڕێخستنەوەکە دووبارە پێ ناکرێت. بەڵێ بۆ ڕێخستنەوەی داهاتەکانیش ئەینیشتە ڕێخستنەوەی داهاتەکان ئەوش بە معنای ئەوەیە کە داهاتەکان سەرچاوەی هاتنی داهاتەکان زۆر وازح نییە و شێوازی کۆکردنەوەی داهاتەکان لەوانەیە پێویستی بە دانانی پێوانەیەک بێ بۆ ڕێخستنەوەی ئەو داهاتانە و پەیداکردن و دۆزینەوەی ئەو سەرچاوانەی تر کەونن ئەوانش زۆر گرنگە. هەوڵی ئەوە بدرێت کە لە ڕووی علمیەوە مناقەشەیەک لەسەر ئەوە بکرێ و دیراسە لەسەرەوە بکرێت، بیر لەوە بکرێتەوە بزانین ئایا پسپۆڕەکانی ئابووری و پسپۆڕەکانی دارایی و هەروەها پسپۆڕەکانی ئیدارە و ئیدارەی اقتصادیش ئەمانە بە شێوەیەکی گشتی چۆن بیرەکەنەوە بۆ چارەسەرکردنی ئەو حاڵەتە کە ئەمەش وەکو کێشەیەک وایە. کێشەی لێکترازانی بابەتەکانی کۆکردنەوە کێشەیەکی گەورەیە دەبێت هەر تەنها بەوە ناکرێت وەکو مۆزەف یا وەکو ئەو کەسانەی کە دیاری کراون لە شوێنێکە پەیوەندیدارن بە بەڕێوەبردننی ئوموری مالی یا ئوموری دارایی هەر تەنها بەوان بکرێت، بەڵکو ئەوان ئەبن بە سەرچاوەیەکی گرنگ بۆ هاوکاریکردن بۆ دۆزینەوەی ڕێگە چارێک، بەڵام لە هەمان کاتیشە خەبیرەکان و پسپۆڕەکان زۆر گرنگە پرسیان پێ بکرێ و حسابیان بۆ بکرێ، بانک بکرێن لیان بپرسرێتەوە تا بزانین ڕێگە چارەیەک بدۆزینەوە بۆ ئەوەی ئەگەر لە حاڵەتێکە ئێمە بابەتەکانی داهات کێشیان لەسرە و وازح نین ڕوون نین و لە هەمان کاتیشا چیتر بکرێت بۆ ئەوەی ئێمە سەرچاوی تری داهاتیش دروستکەین زیاد یعنی بەڵێ هەر بەوە نییە سەرچاوەکانی داهات ئێستا کە هەیە لە بەردەسا ئەمە کۆتایی بێ و ئەوە کۆتایی مۆزوع و بابەتەکان بێ نەخێر لەبەر ئەوە پێویست دەکات ئێمە بیر لەوەش بکەینەوە کە چۆن سەرچاوی تری داهات پەیدا بکەین و لە هەمان کاتیشا ئەو سەرچاوانەی کە ئێستا هەیە لەوانەیە بەهۆی هەندێک کارەوە بەهۆی هەندێک ڕووداوەوە بەهۆی هەندێک پێشتر ڕێخستنەوەی پێشووتر هەموو داهاتەکان بە شێوازێکی ڕۆکپێک نێنە ناو ئەو سنووقەی کە ئێمە داهاتەکانی تێکۆکەینەوە. ئەمە حاڵەتێکی زۆر گرنگە وەکو اقتصادەکان بیری لێ بکەینەوە و هەروەها لە لایەکی تریشەوە گرنگە کە حکوومەت خۆی بیری لێ بکاتەوە، بیرکردنەوەی حکوومەتیش
دڵسۆزەکانی ناو حکوومەت و بە تایبەتی من ئەوەی کە دەیبینم تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو حکوومەت زۆر بە وردی ئیش لەسەر ئەوە دەکات و پیانەوە دیارەکە ئەوەی کە ئیش لەسەرەوە دەکات بە تەواوەتی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ناو حکوومەت وەکو لایەنێکی پێگەنەری حکوومەت بەڵام زۆر باشە ئەمە لە ڕۆ ئەکادمی و لە ڕۆ زانستیەکە کە بوارەکەی جەنابتە وەکو پیشەیەکی ئابووری ئەی بەڕێزت ڕوونکردنەوە و شیکردنەوەیشی زۆر ینی ورد و دروستت خستە ڕوو منەبێت لە ڕۆ سیاسیەکەەوە جارێک پرسیار بکەم دواتر دێنەوە سەر ینی دەواازەکانی دیکەی ڕێخستنەوەی داهات لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی سیاسیشەوە زۆر جار لێرە و لەوێ ئەم حکوومەتی خۆمان کە ئێستا پێکێنراوە و هەندێک لە پێکێنەرانی ئەم حکوومەتە و هەندێک دەنگ لێرە و لەوێ ینی گلەی لەواکەن کە لە ڕووی سیاسیەوە گرفت بۆ داهاتی هەرێمی کوردستان دروستەکرێت ئەم گرفتەش ئەوان نایشارنەوە ینی لایەنیشی پێ تۆمەتبارەکەن لە ئێستادا ئێمە توانین بڵین ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕۆدا گرفتە یاخود ئێمە دەبێت لەم ڕۆژەوە زمینە سازیەکی سیاسیانی باش بکەین لە نێوان هەموو لایەنەکان بۆی کە ئەوەی جەنابە داماژەت پێدا لە ڕووی ناشەفافی نادروستی باش کۆنەکردنەوەی داهاتەکان ئەجا ڕێژی بخینەوە داهاتمان ئێمە ئەتوانین بڵێن یەکێک لە کێشەکان و یەکێک لەو سەرچاوانەی کە بۆ بەگرفت لە بەردەم ڕێخستنەوەی داهاتەکان هەندێک جار بڕیاری سیاسیە و هەندێک جار بەلادابردنی ئەم کێشەیە بە نوعێک لەو نوعانەی کە جەماوەر زۆر هەستی پێنەکە لە ژێر پەردەی دڵسۆزی و لە ژێر پەردەی کوردایەتی ئەگەر ئێمە لە وڵاتی خۆمانە باسکەین و لە ژێر پەردەی بەخەمەوەبوونی خەڵک لە هەمان کاتە کار لەسەر ئەوە دەکرێت کە داهاتەکان بە چەندین شێواز پەنا بدرێن و کار لەسەر ئەوە بکرێت لە پێناوی مانەوەی چەندە سەڵاتدارێک گۆڕانکاری لە سیاسەتی مالیدا بکرێت حتا لە سیاسەتی ئابووری بە شێوەیەکی گشتی یعنی ئێمە ئەگەر تەماشا بکەین هەندێک عقود هەیە ئەگەر بە عقدەکانی کە حکوومەتی هەرێم کردوێتی لەگەڵ چەندین شوێنی دیاریکراوە ئەگەر بە تایبەتیش لەگەڵ هەندێک وڵاتی دەوروبەری خۆمان تەماشا دەکەین عقدەکان جێگەی پرسیارن یان عقدەکان لەوانەیە وردەکاریان تیانە بووێ یان لەوانەیە ئەو عقدانە بە شێوەیەکی وا ڕێکخرابێتنەوە کە بەس تەنها لە پێناوی ئەوەی من پارێزگاری لە خۆم بکەم بەڵام چی باشە بۆ بەرامبەرەکەم کردومە لە نەتیجەی کۆتاییە کە تەماشا دەکەیت و لێکی دەدەیتەوە دەگەیتە ئەنجامگیریەک ئەو عقدانە ئەوەندەی لە خزمەتی لایەنی و تەرەفی بەرامبەرە کە لەگەڵ تۆ عقدی کردووە و هیچ خاوەنی نەسەرەتی سامانی تۆیە نەخاوەنی نەوتی تۆیە نەخاوەنی داهاتی تۆیە نەخاوەنی شتەکە بەڵام کۆمەڵێک داهات بە تایبەتی دەچێتی گیرفانەوە لەوانەیە لە هەدەفەکان ئەوە بێکە مەبەست لەوە بێ پارێزگاری لە ئەمنی کۆمەڵێکی دیاریکراو بکرێت پارێزگاری لە بەرژەوەندی کۆمەڵێکی دیاریکراو بکرێت ئەمە بۆ هەموو لایەنەکان ڕاستم قسەی جەنابەت ئێمە ئەگەر من وەک یەکێتی نیشتیمانی کوردستان تەماشا بکەم یەکێتی نیشتیمانی کوردستان بە دوای ئەوەدا دەگەڕێ چارەسەر بدۆزێتەوە بۆ ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەوە ڕازی نییە و تیمی حکوومەتیش خۆمان بە شێوەیەکی گشتی پیانەوە دیارە کە دایانەوێ کنەی چارەسەر و بە دوای چارەسەردا بگەڕێن کنەی ئەەکەن بە دوایە ئەگەڕێن لێ ئەکۆڵنەوە تاکو عیلاجی ئەوەش بکرێت ئەگەر لە حاڵەتێکە کێشە سیاسیەکە بەو شێوازە بمێنێتەوە وەکو ئەوەی کە یەکێ لە پیاوە ناودارەکانی فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستانە وتی ئەگەر سعری بەرمیلێک نەوت بگاتە ملیۆنە دۆلاریش ئێمە کێشەی نەبوونی دەهاتمان هەربێ ئەوە معنایەکی زۆر گەورەی هەیە ینی ئەو کاتە ئێمە پێمان وا بوو ئەو قسەیەکی احتیادی یان بە شێوازێک لە شێوازەکان وەکو قسەیەکی کۆمیدی وەرگیرا بەڵام من پێم وابێ ئەو پیاوە لەو کاتەدا کارێکی زۆر باشی کرد ئەو قسەی کە کرد ینی ئەوە ئێمە دەبێت سپاسیکەین چونکە ئێمەی تێگەیاند کە بڕیاری سیاسی کە دراوە بۆ بەڕێوەبردن و بۆ ئیدارەی ئابووری ئەم وڵاتە ئیدارەیەکی سیاسیە بەو شێوازەیە کە لە خزمەتی خەڵکدا نەبێت باش ئیدارەیە کە بڕیاردەرەکان ئەگەر عفو بکەین بڕیاردەرە یەکەمەکان تایە کە بڕیاردەری یەکەم تایە یەکێتی نیشتیمانی کوردستان نییە خۆزگە بڕیاردەری یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لە سیاسەتی اقتصادی ئەم وڵاتە ڕاستە ئێمە بەشدارین وەک یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەڕێوەبردننی وڵات بەڵام هەندێک هۆ هەیە هەندێک هۆ داخلی وەزعەکان بووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بێژگە لە مەسەلەی هەڵبژاردن و ئینتخابات و ئەندامی پەرلەمان و یعنی پێگە و دەسەڵاتەکەی خۆی بێژگە لەوە کە یەکێک لە کێشەکانە بۆ ئەوەی ئێمە ناتوانین بە تەواتی بڕیاردەری یەکەم بین بەڵام شتی تر زۆرە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگەی لێگیرەوە بڕیاردەری یەکەم بێ
و بە ئاسانیش ئەو ڕێگریانە چارەسەر ناکرێن. ئەمە حاڵەتێکە لێکدانەوەی دەوێت بە وردی لێ توێژینەوە لە ئەو مۆزوعی دەوێت کە ئەگەر بەرمیلێک نەوت بگاتە پارەیەکی زۆریش بەڵام وەسی خەڵکی کوردستان هەر بۆنەوە دەبێت کەواتە کێشەکە کێشەیەکی سیاسی. ئێستا خۆی ینی من جوستمەوە بەسم لە جەنابدان ینی بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان هەم پێکێنەری حکوومەتە هەم ینی بەشدارە لەم حکوومەتەدا و هەم ینی نفوزێکی گەورەی هەیە لە هەرێمی کوردستاندا و ینی یەکێکە لەو لایەنانەی کە هەمیشە زۆربەی بڕیارە سیاسیەکان بڕیارە ئابوووریەکان ینی لە ڕابردوو لە ئێستاشدا ینی جێدەست یەکێتی پێوە دیار بووە. ینی ئێوە زۆر جار بۆ نمونەوەکو یەکێتی گلەیەکەنەوە تا لە حکوومەت گلەیەکەن لە لایەنی بەرامبەر خەڵکیش گلەیەکات لە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی ینی ئەوەی کە ئێستا ڕوەدا پێویستە ینی یەکێتیش قسەی خۆی هەبێ و ئەوەی کە قسەی خۆی هەبێت ینی دەبێ وەڵامێکتان پێبێ بۆ خەڵک بۆ نمونە دەڵێن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکار نابێ یاخود بۆ نایەتە پێشەوە یاخود ئەو ڕێگریانەی کە هەیە بۆ بە ئاشکرا باسی ناکات بڵێ ئەمە ڕێگریەکانەوە ئێمە ناتوانین قسەمان هەبێ لەمەیە ینی هۆکارەکان چیە بەڕاستی ئەوەندە گەورەیە کە نەتوان قسەی لەسەر بکرێ. هۆکارەکان هەندێکی بەڕاستی لەوانەیە لەبەر پارێزگاریکردن لە یەکریزی خەڵکی کوردستان هەندێک لە هۆکارانە لەوانەیە باش نەبێ ئێستا بوترێ بەڵام لە هەمان کاتە ئێمە ئەبێ ئەو بزانین کە هۆکارێکی زۆر هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەڵاتی تیانی و کاتێککە دەسەڵاتی تایان نییە بە معنای ئەوە نییە کە یەکێتی دەسەڵاتی نییە کار لە ئەوی شا بکە نا ئەو دوو کەلیمە لە یەکتری جیاوازن ئێمە یەکێتی دەوری تیای نییە و لەم کاتە لەم زروفەشا چارەسەرکردن بۆ ڕازیە بێ کە دەوری تیای نەبێنی وەڕاستی کاک بێسم ئەوە هۆیە با بڵێن شاراوەکانی ئەو مۆزوعەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی پارێزگاریکردن لە یەکریزی خەڵکی کوردستان ئێستا دەیەوێت مسایری وەزعەکە بکە بەڵام ئەمە تاسەر نییە تا سەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەم شێوازە ڕازی نابێت و لەوانەیە لە من بپرسی بڵێ یا خەڵکێک کە لێرێ لەوانەیە بڵێن هەتاسەر بە معنای چییە هەتاسەر بە معنای ئەوەیە ئێمە لای خۆمان بەرنامەیەکمان هەیە کاتمەودایەکمان هەیە ساقی زەمانیمان هەیە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چارەسەری ئەم کێشانە بە تایبەتی کێشەی داهات کە ئیتر لەو سەقفە زەمانیە ترازە ئێمە قوبوڵی ناکەین بە هیچ جۆرێکش قوبوڵی ناکەین کە وەزئی خەڵکی کوردستان وەزئی جەماوەرەکەی بۆ شێوازی لێبێت کە یعنی ئەو ماڵوێرانی کە ئێستا بەڕاستی بەسەر خەڵکی کوردستان داهاتووە هی ئەوە نییە کە ئێمە بێ سەرەت و سامان بین سەرەت و سامانێکی زۆرمان هەیە ئێستا و پێویستمان بە چارەسەر هەیە بۆ ئەوەی ئەو سەرەت و سامانە بگەڕێتەوە بۆ خەزیێنەی خەڵک بگەڕێتەوە بۆ خەزیێنەی دەوڵەت ئەو دەوڵەتی ئەو حکومەتی کە بەڕاستی پارێزگاری لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بکە و چی باشە بۆ خەڵکی کوردستان ئەوە بکات. یەکێتی نیشتیمانی هەندێک جار ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ هەندێک لە بیرروبۆچوونەکانی بەڕێز مام جەلال باڵێ ئەوە بیرخۆمان بێنینەوە کە بەڕێز مام جەلال دەیفەرموو دەبێت بە هەمومان پارێزگاری لە یەکریزی ئەم خەڵکە بکەین ئەگەر هەندێک جار یەکێتی نیشتیمانی کوردستان قوربانیشی بۆ بدات ئێمە ئەبێ پارێزگاری بکەین لەوە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان قوربانیشی بۆ بدات ئێمە قوربانی زۆرمان داوە بۆ پارێزگاریکردن لە یەکریزی خەڵکی کوردستان باش یعنی چی قوربانیدان بۆ پارێزگاریکردن لەم یەکریزیە کاکاوڕێ قوربانیدان بە معنای ئەوەیە بەرامبەرەکەت بەخەم یەکریزیەوە نییە بەرامبەرەکەت بەخەم پارێزگاریکردن لە خەڵکی کوردستانەوە نییە بەرامبەرەکەت ئەوەندەی کە بەخەم کۆکردنەوەی ئەو پارانەیە کە ئەگەر بەرمیلێکی نەوت بگاتە ملیۆنە دۆلاریش ئێمە هەر فەقیر و هەژارە بین ئەی باقێتی ئەو ملیۆن دۆلارە بۆ کوێ ئەچێ ئەگەر ئەو هەموو بەرمیلە بڕۆن کاکە هەوڕێ ئێستا بەرمیلی نەوت لە هەفتا تێپەڕی $70 تێپەڕین بەرەو 73 و بەرەو 80 دەڕوات و بەرەو ژوورتریش لەوانەیە بڕوە ئێ باشە تا ئەم دقیقەیە مامەڵەی موچەی خەڵک مامەڵەی موچەی خەڵک یا مامەڵەی باسکردن لە دەستکەوت و لە داهاتی هەرێمی کوردستان وەکو ئەو کاتانەیە کە بەرمیلی نەوت بە 35 تا $40 زۆر باشە کاک بێسونیانی من ئەمەوێت لە ڕوویشی کەوە پرسیار لە بەڕێز بکەم ئەم جاریان لە ڕۆ ئابوووریەکەەوە ئەمەوێت پرسیار لە بەڕێز بکەم وەکو شارەزایەکی بواری ئابووری ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە هەرێمی کوردستاندا ینی هەنگاوەکان بۆ ئاراستەیە کە بۆ نمونە داهات ڕێک بخرێتەوە و داهاتی نەوت و نانەوتی و خاڵەسنووریەکان و باجۆی کە لە ناوخۆدا هەیە هەمووی بە شێوازێکی وەها ڕێک بخرێتەوە کە بتوانرێت ینی ماگانە داهاتەکە دیار بێت بە ژمارە و لەم ژمارەیە بۆ نمونە بتوانرێت ئەوەی کە هەیە وەکو موچە وەکو شایستەی دارایی بە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بدرێت بەڵام ینی
ئەوەی کە تا ئێستاش ناڕوونە و قسەی لەسەر دەکرێت ینی بۆ نمونە نازانێت بانگانە داهاتی هەرێمی کوردستان لە ڕووی نەوتەوە چەندە لە ڕووی داهاتی نانەوتی چەندە ینی بۆ نمونە زمینە سازی کرا بۆی کە بودجەی ساڵی 2021 کە بێت لە هەرێمی کوردستان تا ئێستا ئەوەش نەبوو لە چوارچێوەی بۆ نمونە ئەم ڕێخستنەوانەدا ئەگەر بەم شێوە سستە بڕات هەرێمی کوردستان ئەبێتە خاوەنی داهاتیشی دیاری خۆی ئەبێتە خاوەن بودجەیەشی دیاری خۆی کە ساڵانە بڵێ من ئەوەنەم هەیە و ئەوەنە سەرفەکەم ئەگەر حاڵەتەکە بەم شێوازی کە تاکو ئێستا تێپەڕیوە هەروە بڕوە من دڵنیاتەکەم وەزعەکە وەکو خۆی مێنێتەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی خۆی هەیە بۆ ئەو وەکو عەرزم کردی و چارەسەری خۆشی پێیە ئێمە لە مانگەکانی ڕابردوودا باسمان لە لامەرکەزیەت کردووە لامەرکەزێتی ئیداری و مالی ئەو لامەرکەزێتی ئیداری و مالیە ئێمە سوورین لەسەری و سوورین لەسەر جێبەجێکردن ئەمە لە حاڵەتێکایە ئەم لامەرکەزێتی مالیە بە دەرەجەی ڕئیسی دەتوانین ئێمە ئەو شوێنانی کە دەسەڵاتی یەکەممان تێدا هەیە جێبەجێ بکەین وەکو حاڵەتی یەکەم وەکو قۆناغی یەکەم و لە قۆناغی دواتریشدا دەتوانین ئێمە فشار بهێنین بۆ ئەوەی لە منتیقەکانی تریشە لامەرکەزێتەکە لامەرکەزێتی ئیداری و مالی جێبەجێکرێت بۆ چونکە لامەرکەزێتی ئیداری و مالی لە خزمەتی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانە هەتەنها لە خزمەتی ئەو سنوورانە نییە کە یەکێتی نیشتیمانی کوردستان تیا دەسەڵاتدا بەڵام ئێمە لەوانەیە لەم سنوورانە زیاتر هەست بەغوو بنکەین بۆ هەست بەغوو بناکەین یعنی لەگەڵ هەموو ئەو کەم و کوڕیانەی کە لە کۆکردنەوەی داهات و لە دەرخستنی داهاتە هەیە لەگەڵ هەموو ئەو کەم و کوڕیانە کە هەیە بەڵام لەگەڵ هەموو ئەو ناتەواویانە لە هەمان کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان بە وردی ئاگای لە چەندین داتا هەیە کە غەدر لە ئەو سنوورانە ئەکرێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان تیا دەسەڵات کە داهاتی ئەم ناوچێژە چێتەوە بۆ خەزانەی حکومەت بەڵام لە هەمان کاتە لە هەمان کاتە غەدر لە هەرێمی کوردستان لە خەڵکەکە ئەکرێ بە شێوەیەکی گشتی بەڵام لە ناو غەدرەکە دووبارە غەدرێکی تریش لە بێدەنگەکە هەر ئەوەیە کە بۆیە نێوماڵی کورد نەشێوە یاخود هۆکاریکە هەیە بەڕاستی ئەو بێدەنگیە کۆتایی دێ ئەو بێدەنگیە کۆتایی دێ پارێزگاریکردن لە یەکریزی خەڵکی کوردستان بەوە نابێ ئێمە هەر بێدەنگ بین بەڵکو ئەگەر هەر بێدەنگ بین پارێزگاری لە ریزەکانی خەڵکی کوردستان و لە یەکگرتوویەکە ناکرێت هەندێک جار بە نەرمیەکە ئەتوانین بڕۆین و لەگەڵ یا بڕۆین بە فعلی وایە مەبەستمانەوەی کە خوێنی خەڵک نەڕژێ و قەتیش نامانەوێت ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و قەتیش ئامادەنی یەکێتی نیشتیمانی کوردستان فیشەکێک بەرامبەر بە هیچ ئەندامێکی ئەم کوردستان باشە ئەگەر کورد بێ عەرەب بێ تورکمان بێ هەر کەسێک بێ بەڵام شتەکانە بێ بەهادی و بەرەسەرخۆی جێبەجێ دکتۆر بێسون ینی لە ماوەکانی ڕابردووە چکە جەنابەت باست لە سیستمی لامەرکەزی ئیداری و دارایی کرد دیارە یعنی ئەمە داواکاریشی خەڵکی ئەم ناوچەیەوە هەموو هەرێمی کوردستانە بەڕاستی و حکوومەتی هەرێمی کوردستانیش کابینینەوە ئەمەی لە بەرنامەی کاری خۆیان چەسپاندووە بەڕاستی یعنی من ئەمەوە پرسم یعنی لە چوارچێوەی جێبەجێکردنی سیستمی لامەرکەزی ئیداری و دارایی هەرێمی کوردستان ئەتوانێت لەو ساتەیە کە سیستمی لامەرکەزی ئیداری و دارایی جێبەجێکرێت داهاتی خۆی ڕێکخاتەوە ئەگەر ئەتوانێت داهاتی خۆی ڕێکخاتەوە بۆ نایکات چکە پێشووتری ژێشێتی ینی بەرنامە ڕێژیشی هەبوو و نەخشە ڕێگەیشی دایە دەست حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە لە چوارچێوەی جێبەجێکردنی سیستمی لامەرکەزی ئیداری و دارایی بەم شێوازە داهاتەکانی هەم ناوچەکە هەم پارێزگاکان بگەڕێتەوە سندوقێک و دوجار بە شێوەزیشی دادپەروەرانە دابەشکرێتەوە لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا ئەمەیان گەیشت بەچوو ئێمە ئێستا تیمی خۆمان تیمی حکوومەت تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت کاریگەریەکی زۆر باشیان هەیە لە چارەسەرکردنی ئەو کێشەیە ئێستا بەو پێی کە من ئاگادارم ئەم چارەسەرکردن چەند خۆناغێکی بڕیوە وەکو لە ناو حکوومەتە چەند خۆناغێکی بڕیوە چەند بڕیارێک لە ئامادەکردنایە بۆ چارەسەرکردنی بیدایی هەندێک لەو کێشەیە من ناڵم چارەسەرکردنی کامل بەڵام پێ بەپێ بیناکردنی ئەو ساختمانەی کە لامەرکەزیەت لە هەرێمی کوردستانەوە لە پارێزگاکانە جێبەجێەکە ئەو بیناکردنە هێدی پێویستی بە بناغە و پێویستی بە دیوار و دانانی بلۆگ لەسەر یەکتری هەیە کەسایەکی نیشتیمانی کوردستان لەو قۆناغەدایە بلۆگ لەسەر بلۆگ بۆ ئەوەدا ئەنێ من ئاگادارم کە تیمی خۆمان تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین بلۆکی داناوە بۆ ئەوە بەڵام ئێستا ئیعلانی ناکەن و هێدی چارەسەر دەکرێت بەنسبەت کۆی لامەرکەزیەت و جێبەجێکردنی کۆی لامەرکەزیەت لە هەرێمی کوردستانە ئێمە ئەتوانین بڵین لامەرکەزیەت قەتعا چارەسەر ئەکا نەک لە کۆدا مەسەلەن چۆن ئێستا ئێمە وەکو عەرزم کردی
ئەگەر پارێزگای سلێمانی بە قەتعی یەکەم وەربگرین لە پارێزگای سلێمانیدا ئێمە دەتوانین بە پێی یاساکانی لامەرکەزیە بنەماکانی لامەرکەزی داهاتەکانی خۆمان کۆ بکەین و دای بنین لێرە و ئیعلانی بکەین کە ئەمە داهاتەکانی ئێمە بۆ حکومەتی هەرێم دەتوانین ئەمە بکەین. ئێمە کێشەمان نییە لەگەڵ ئەعلانکردنە ئەتوانین هەمووی مکاشەفە بکەین. هەر جۆرە داهاتێک بە داهاتی ستراتیژیمانەوە بە داهاتی زێڕ و ئاڵتونەوە بە داهاتی زەراعیەوە بە داهاتێک ئەمانە سەرێتەوە لەسەر ئەرز و لە ژێر ئەرز دەکرێتەوە کۆی بکەیتەوە ئەو مکاشەفەی بکەیت و بە قەوائیمی خۆت بە قەوائیمی محاسبی دیاریان کەیت و ئەعلانەکەیت و بینێری بۆ حکومەتێرم. بەڵام لە هەمان کاتە ئەبێ مقارنەیەک بکەین لە بینی پێویستەکانی ئەم منتیقەیە لەگەڵ داهاتەکانی ئەم منتیقەیە. ئێمە پێویستەکانمان چێ لە منتیقەیە. بەڵێ تۆ تەماشاکە ئێمە کەم و کوڕێکی زۆر لە ڕووی ئاوەدانیەوە کەم و کوڕێکی زۆر لە ڕووی خۆشگوزەرانیەوە کێشەکانی تر هەیە لە منتیقەیە ئەگەر مقارنە بکەین بە منتیقەکانی ئەولا ئێمە ئەبێ ئەم مەخدودیەتە لە چوارچێوەی جێبەجێکردنی لا مرکزیە تا چارەسەر. ئەو کاتە ئەو مەخدوریەتە بەو داهاتی کە هەیە لە بناوچێت چارەسەرە بێت یعنی بەڕاستی بۆ نمونە بۆ ئەو پرۆژانە یاخود بۆ ئەو خزمەتگوزیارانی کە بڕیارە لەم ناوچانە ینی جێبەجێ بکرێت چکە لە ڕابردووە قسەیەکە بوو دەوترا ینی بۆ نمونە کە لە چوارچێوی داواکردنی لا مرکزی دەوترا کە ئەو داهاتەی هەیە لەم سنوورە پێچێ بەشی ئەوە نەکات کە سەررجەم ئەو خزمەتگوزاریانە یاخود داواکاری خەڵک یاخود موچە پێی دابیم کرێ بەبێ جیاوازی و بە شێوازێکی دادپەروەرانە لێرە بۆ ئەمەیان چیڵەن لەم حاڵەتەیە کاتێک کە ئێمە باز لە لامەرکزیەکە نوێ بگەڕێنەوە بۆ حاڵەتێکی تریش پەیوەندیدار بە لامەرکزی ئەوش ئەوەیە کە لامەرکزی جیابوونەوە نییە لە هەرێم لامەرکزی مامەڵەکردنە لە چوارچێوەی هەموو یاساکانی هەرێم چ ئەو یاسانە یاسای ئابووری بن یا یاسا دیاراییەکان بن کە پەیوەندیدارە بە کۆکردنەوەی داهاتەکان و لە هەمان کاتیشا بە دەرکردنی هەندێک لە داهاتەکان لە بابەتی داهاتەکانی ناوچەکانی لامەرکزی چونکە مەرجنی هەموو داهاتەکان داخلی لامەرکزێتی ئەو شوێنە ببن هەندێک داهات هەیە داهاتی استراتیژی زۆر گرنگە ئەچێتەوە بۆ خزێنەی دەوڵەتی لەم حاڵەتەدا دەچێتەوە بۆ هەولێر داهاتی مرکزیەوە بۆ نمونە مەسەرەن داهاتەکانی نەوت هەمووی بەیەکەوە کۆ ئەکرێتەوە دووبارە ئەبێت لە بەپی یاساکانی لامەرکزی دابش کرێتەوە ینی ئێمە لە حاڵەتێکە کە دەمانەوێت لامەرکزی لە سلەیمانی لەو لە ئیدارەکانی گەرمێن و ڕاپەڕین و ئەوانە جێبەجێ بکەین بە معنای ئەوە نیە ئێمە لە هەرێمی کوردستان جیا دەبینەوە بە معنای ئەوەیە ئێمە ئیتفاقێک لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئەو داهاتانەی هەیە لای خۆمان بەکاری ئەهێنینەوە و ئەگەر پێویستیمان چونکە لە هەمان کاتە ئێمە ئەبێ موازنەمان هەبێ ئەمە ئەبێ بودجەی گشتیمان هەبێ خۆمان لێرە یعنی بودجەی هەرێمی کوردستانی بودجەی محلی ئەو لامەرکزیە بەڵێ بە بودجەی محلی تبێ بودجەی محلی لەسەر ئەساسی چی دانرێ بودجەی محلی لەسەر ئەساسی داهات دانانرێ کە داهاتەکە چەنە هەر بەپێی یاسا و بەپێی تیۆرەکانی ئابووری لەسەر ئەوە دیاری دەکرێت کە پێویستەکانت چەنە پێویستەکانت چەنە ئەنجا لە دوای ئەوە بێ داهاتی بۆ پێیا بکەی باشە ئێمە لە حاڵەتێکە با بڵین وا ڕوویدا پێویستەکان لێرە دیاری ئەکەین و پێویستیانە ئەخینە بەردەستی حکومەتی هەرێمی کوردستان ئەڵێن ئەمە پێویستەکانمانە و ئەم داهاتانە لە لای ئەم کۆبەتەوە بەڵام عەجزمان هەیە حکومەتی هەرێمی کوردستان لای تۆ داهاتەکانت چونکە بێ حکومەتیش بە شێوە مەرکەزیەکەی داهاتەکانی خۆی مکاشەفە بکە ئەبێ حکومەتە لا مەرکەزیەکە لێرە بزانێ حکومەتی هەرێم چەند داهاتی هەیە و زیادەی فائیزی چەند داهاتی هەیە و لە هەمان کاتیشە نقصانیەکان لە منتیقە لا مەرکەزیەکان چی و چییە ئەبێ لەم حاڵەتەدا دووبارە ئەو داهاتە گشتیە ستراتیژیە کە کۆ بۆتەوە دابەشی کاتەوە بەسەر منتیقە لا مەرکەزیەکانە یعنی تۆ لەم حاڵەتەیە چەندین ئیسفادە ئەکەیتەوە لا مەرکەزیەتەکە ئەمی کە باسمان کە تەنها لە ڕووی داراییەوە بوو ئەی لا مەرکەزیەتەکە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئیداریەوە مەسەلەن تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی زەمانەت کردووە کە بۆ نمونە ئیمزاکردنی ئیستیسمارات و بڕیاری ئیستیسماری بۆ نمونە لە محافەزەکان خۆیان بێ ئەوەی یەکێکە لە مەرجەکانی لا مەرکەزی لە پارێزگاکان بێ ئەم حاڵەتێکی زۆر گرنگە کە تاکو ئێستا نەبووە یعنی تاکو ئێستا بۆ نمونە لە داهاتی شارەوانیەکان لە 115 دەگەڕێتەوە بۆ شارەوانیەکان یعنی شارەوانی بە لە 115 داهاتەکە چی بکە داهاتی مرور و داهاتی شوێنەکانی تر و داهاتی ئەو شوێنانی کە داهاتیان زۆرە بە نسبەتێکی دیاریکراوی کەم دەگەڕێتەوە بۆ بەڕێوەبردن و بۆ سەرفکردنەوەی لەم دکتۆر من ئەمە پرسیارە لە بەڕێز بکەم یعنی هەرەکو شارەزایشی ئابووری یعنی بۆ نمونە ئەوەی کە ئێستا جەناب داماژەت پێدا جێبەجێکردنی لا مەرکەزی
یەکێکە لە بنەما گرنگەکانی ڕێخستنەوەی داهات لە هەرێمی کوردستان. کەواتە ئەمە گەر یەکێک بێت لە بنەماکانی دیارە کۆمەڵی بنەمای دیکەش هەیە و کۆمەڵی ڕێکاری دیکەش هەیە کە دەبێتە هۆی ڕێخستنەوەی ئەم داهاتی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان ناشەفافە، ناڕوونە، دیار نییە، سەرچاوەکانی نازانی کوێ بە هەدەر دەدرێت، دەبرێتە دەرەوەی وڵات. ئەوەی کە ئێستا زۆر گرنگە قسەی لەسەرەکرێت، ینی بەڕاستی زەمینەسازی نێوان لایەنەکانە. لە هەرێمی کوردستان توانیومانە و بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە هاوکار لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان، لەگەڵ زوتنەوەی گۆڕان، لەگەڵ سەرجەم لایەنەکانی دیکە زەمینە سازیەکی سیاسی وها بکرێت کە بتوانرێت لە داهاتوودا هەرێمی کوردستان بەو شێوازەی کە دەمانەوێت بەڕێوەی بەرین و دەمانەوێت داهاتەکانی دیار بێەوە سەرچاوەکانی ڕوون و شەفاف بێت بۆ خەڵکی ئاشکرا بکەین، یاخود ئەم زمینەیە جارێن نەکراوە پێویستە بکرێت لە داهاتووە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی داوە لە سنوورەکانی خۆیاوە لەو شوێنانەی کە دەکرێت هەندێک یاری باش و پۆزتیفی لە خزمەتی خەڵکی کوردستاندا تیا بکات، محاولەی ئەوەی کردووە کە ڕێکەوتنی باش لەگەڵ لایەنەکانە دروستکە، بە تایبەتی کە تەماشا بکەین لەگەڵ گۆڕان هاوپەیمانەتێکی باش دروست بووە کە هەموو خەڵکی کوردستان پیرۆزبایی لێکە. لێک نزیک بوونەوەیەکی زۆر لەگەڵ حیزبە ئیسلامیەکان ئەوانەی کە مشهور خۆرن و ئەیانوێ بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان پارێزراوە بێ لەگەڵ ئەوانیش لێک نزیک بوونەوەیەکی زۆر هەیە کە ئەویش لە چوارچەوەی هاوپەیمانیەک ئەتوان ڕێکۆ بکرێتەوە. محاولەی ئەوە دەکرێت ئەو هاوپەیمانی کە ئێستا لە ئەم سنوورە هەیە لەگەڵ پارتیش مناقەشە بکرێ، قسە بکرێ و فەرموو بکرێن بۆ ئەوەی کە ئەوانش بێن لەگەڵ ئەو هاوپەیمانیە هاوپەیمانەتی بکەن. ئەوان ئەگەر دێن و یەکریزی ئەم میلەتیان دەوێت بەڕاستی دەبێت لەگەڵ زۆرایەتی ئەم حیزبانە بن کە بەیەکەوە ڕێکەوتون ئێستا بە یەکێتیشەوە دەبێت پارتی بێن لەگەڵ ئەمانە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ ئەم حیزبانی ترە کە هاوپەیمانەتیان کردووە لە یەکتری نزیکن، ئەویش دەبێت بێتە پێشەوە. یعنی کاکاوڕێ ئەگەر لە حاڵەتێکە پارتی ئەوە نەکا بۆ نمونە ئێمە لە مۆزوعی چوون بۆ بەغا، لە مۆزوعی هەڵوێست یەک هەڵوێستیمان لە بەغا، ئێمە ئێستا بەم هاوپەیمانێتیە ئەتوانین ژمارەیەکی زۆر لە ئەندام پەرلەمانی کورد لە پەرلەمانی عێراقا دابین بکەین. من تەسەورم وایە ئەم جارە بێتەوە لانی کەم 30 بۆ 35 ئەندامی پەرلەمانی عێراق لەو هاوپەیمانێتە دەبێت کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا کەواتیانەتەوێت ئەمەژە بۆ بی هاوسەنگکردنەوەی هێزە داهاتوودا ئەمیژێکێکە لە فاکتەرەکانی ڕێخستنەوەی داهات لە هەرێم. ئەنجا مەبەستم لە چی؟ مەبەستم لە ئەوەیە ئەو ڕێکەوتنە ئەگەر بکرێت بە شێوازێکی باش، ئێمە هێزێکی باش و قوتێکی باشمان لە بەغا هەبێ کە احتیمالە لە 60 کورسی بەرە و ژوورتر کورد هەیبێ لە پەرلەمانی عێراقا، تو ئەتوانی لەو کاتە لەگەڵ عێراقیشە فشار بکەیتە سەر عێراقی. خۆ ئێمە یەکێک لە مەزدەرەکانی داهاتمان عێراقیشە، ئێمە ئەبێ وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگامان لە عێراقی خۆمان بێ لەگەڵ بەغا، ئەبێ ئەمە چارەسەرکەین. ویستم دواتر بێمە سەرەوەش. بەڵێ ئەمە ئەبێ چارەسەرکەین بۆ ئەوەی ئێمە عێراقیەکانیش بێنینە سەرەوە خەتەی کە زیاتر هاوکارمان بن لە مەسەلەی بودجە. یعنی ئێمە بودجەی ئێستا ئەوەی کە لە عێراق وەرەگیریە یان هێشتا وەرنەگیراوە ئەبێ ئیش لەسەر ئەوە بکەین کە هەمیشە پێ رازی نەبین، بڵین ئەمە کەمە و باز لە مەخدوورەتەکانی خۆمان کردن بە پێی منطق ئەوە لەگەڵ یانە مناقەشە بکەین. ئەوش بەچی چارەسەرەکرێت؟ بەڕاستی بە ڕێکەوتنی ئێمە لەگەڵ لایەنە عێراقیەکانە چارەسەرەکرێت. ئەمە چاکردنی ئەم عیلاقەیە بەچی ئەبێ بە زەختی ئەندام پەرلەمانەکانی ئێمە. مەسەلەن ئێستا بۆ نمونە سائیرونەکەی سەدرەکان موقتەدا سەدری بەڕێز لەوانەیە لە بینی 50 بۆ 55 ئەندام پەرلەمان بێنە کە هەرێ زۆرەکەیە. هەموو عێراقیەکان ئێستا محاولەی ئەوە دەکەن بە پارتیشەوە کە لەگەڵ ئەو لایەنە ڕێکەوێ بۆ لەبەر ئەوەی ژمارەیەکی زۆری ئەندام پەرلەمانە هێنێ وا تەسەورەکرێ لەوانەیە وابێ. ئەگەر کورد بە یەکگرتووی 65 ئەندام پەرلەمانی هەبێ هەموو لایەنە عێراقیەکان و عەرەبیەکان بە سونە و بە شیعە دێن لەگەڵ کورداوەی. ئێمەش گرنگە بەڕاستی بۆ. باشە تۆش ئەو کاتە فشار ئەخەیتە سەر باشە بودجەی کوردستان بۆ مەرجەکانی خۆت دەسەپێنی. کەواتە ئەوەش یەکێکی ترە لە دۆزینەوەی شوێن دۆزینەوەی سەرچاوە بۆ زیادکردنی داهات. بێجگە لە ئەوەی کە جەنابەت فەرموود عیلاقەدار بە هەرێمی کوردستان خۆشمان لێرە ئەی لەوە بە دوای چی بکەین، ینی عیلاقاتە سیاسیەکانمان زۆر گرنگەوەکو عەرزم کردی. ئەگەر عیلاقاتی سیاسی چاککەینەوە ئێمە باشتر ئەتوانین لە پارتی بپرسینەوە و باشتر ئەتوانین بەڕاستی بە دەستێکی سوژن ئاسا بە دوای ئەو شوێنانەدا بگەڕێن کە تاریکن
بۆ ئەوەی بەر هەر لاشەیە کەوت هەر جسمێک کەوت کە لە تاریکیدا خۆی شاردوتەوە هاواری لێبەرز بێتەوە وەکووت یەکێتیش خۆی بەدەر ناکاتەوە ئەشێ قوربانی بدالەوە چکە بەڕاستی یەکێتی نیشتمانی کوردستان ئامادەیە لەو سنوورانەی بۆ نمونە کە سنوەر گومرگەکان دەواازە گومرگەکان مکاشەفەی خۆی بکات بە کاملی ئێمە لەوەیاندا کێشەمان نییە مکاشەفەی داهاتەکانمان ئەکەین لە مەنتیقانە کێشەمان نییە هیچ لە هەر بوارێکە یعنی هەر بوارێک هەر مەزدەرێک لە مەزدەرەکانی داهات لا یەکێتی نیشتمانی کوردستان کێشەی نییە بۆ لەبەر ئەوەی یەکێتی نیشتمانی کوردستان لێرە هیچ عقدێکی لەگەڵ هیچ شوێنەکان نییە بۆ فرۆشتنی نەوتە بۆ فرۆشتنی غازە بۆ دەرهێنانی ئاسنەکەی پێنجوێنە بۆ خەڵوزی بەردینە لە بادینان بۆ دوو دەواازەی گرنگی نێودەوڵەتی هەیە لەم سنوورە کەانی وەکو ئاماژەی پێ ئەدرێت ینی داهاتەکانی باشە داهاتی باشە بەڵام ئەگەر مقارنێ بکەی بە داهاتی نەوت و غاز و کۆمەڵێک لە داهاتەکانی تر یان ئەوەی مەسەن برایم خەلیل وانە جیاوازێکی زۆرە بینی چونکە ئەو ژمارانەی ئەوێ ژمارەیەکی زۆر قەبەن زۆر گەورن دوای ئەوە داهاتەکانی ئەم منتیقەیەش ئەم هەرێمەش لە گەرمیانەوە بیگرە هەتاکو و مەناتیقی چەمچەماڵ و ئەچێتەوە بۆ منتیقی کۆی ئەوانە کە داهاتە پیترۆلەکانمان هەیە ئەمانە هیچی نایەتەوە بۆ میزانی محافظات یعنی نایەتەوە بۆ سلێمانی ئەڕاتەوە بۆ هەولێر ئەوانە شەر لە هەمان کاتەم عملی پێوەکراوە یعنی دووبارە ئێمە لە چوارچێوەی ڕێکەوتنی گشتی لە چوارچێوەی هاوپەیمانی و لە چوارچێوەی ئارامی لە عیلاقاتە دەتوانین بە دوای ئەو کونوکە لە بەرانەشا بگەڕین کە داهاتەکانی تیادا هەتا ناوماڵی خۆمان ڕێک نەخێنەوە هەتا یەکگرتو نەبین هەتاوەکو تەبا نەبین و متمانەمان بە یەکتر نەبێ ناتوانین ئەم هەنگاوە گرنگە بنین کە ئێمە ئێستا ئێمە ئەو کێشە ڕئیسی کە تاکو ئێستا کێشە لە یەک ریزی میلەتەکەماندا هەیە ئەوەتە دار و بەردی کوردستانە فرۆشتێ ئەوەتە خەڵکێکی تر لە دەرەوە هاتووە بێگانە هاتووە لە دوورەوە بەجێشێکی خۆیەوە و داری منتیقەی بادینانی هەموو بڕی یعنی ئەوەی کە بەڕێز ئەتەم بارزانی باسی کردوەتی واخری کە سنووری بارزانیش داگیر ئەکرێت و ناشرین ئەکرێت و پیس ئەکرێت بەفعل ڕاستەکە یعنی حاڵەتەکە حاڵەتێکی وایە لە نەتیجەی نەبوونی یەک ریزیەکە قووەتی خەڵکی کوردستان حتا بۆ ئەو لایەنەی کە با بڵین ئێستا دەستدرێژی کراوەتە سەر ئەگەر عشایریانش ئەو لایەنە بیرکاتەوە عشایریانش ئەو لایەنە بیرکاتەوە کە خۆ دەزانی زیاتر عشایریانە بیر دەکەنەوە بەڵام خەڵکێک هاتووە تەعەدا لەوانەکە لەم کاتەدا پێویستی بە یەکێتی نیشتیمانی کوردستانە پێویستی بە خەڵکی کوردستانە پێویستی بە یەک ریزیە پێویستی بە ئەوە هەیە کە خەڵک لەگەڵ یابێ کاکە هاوڕێ خەڵکی کوردستان ئێستا لە حاڵەتێکایە نازانێت چی بکە لە قەلەقیەکی قەومی گشتیایە خەڵکی کوردستان ئێستا لەوایە ئەمڕۆ داگیرەکرێ سبینە بەرهاوانە درێ ئەیکەی بەر ئەم درۆنانەی کە دێن لە ئاسمانەوە ساروخ ئەبارێنن بۆ سەیرانگاکانمان و خەڵکمان لێ کوژن ئایا تۆ لە ناو سلەیمانیە بە ئیسراحەت دەتوانی بژی ئایا لە گوندەکانە بە بێخەم ئەتوانی بژی ئایا لە منتیقەی بادینانە بە بێخەم ئەتوانی بژی لە سەر سنوورەکان خەڵکی کوردستان لە قەلەقێکی زۆر گەورایە ئەو قەلەقیە بە هەڵەیەکی گەورەی سیاسی دروست کراوە ئەو قەلەقی بۆ دروست کراوە کە لە بیدایەتەوە ڕێگە درراوە بۆی کە داگیرکەرێک بێتە پێشەوە قسە نەکرێ بێدەنگ لە پێناوی ئەوەی کە هەندێک بەرژەوەندی پارێزراوە بێ باشە لە ئەخیرەوە کاکە بەرژەوەندەکان پارێزگاریکردن لە بەرژەوەندەکان نابێ لە کوردەواری خۆمانە یەک قسێکی زۆر بەناوبانگی زۆر گرنگ هەیە هەموو ئەوانەیە کە دەست بە کڵاوی خۆیانەوە ئەگرنبانەی با لە پێش هەمانەوە با کڵاوی ئەوانە بە بەڵام ئەخرێمە بیریشمان نەچرانی سەرچاوەیەشی گرنگی داهات کێمە دەستمانەکەوێت لە فرۆشی نەوتەوە یعنی بینی دەوەتا نەوت بە بۆری دەچێتە تورکیا و لە بەندەری جێهانەوە دەفرۆشێ ئێمە چکاگەر و سەرچاوەمان لێ بڕێت بار هۆکارێکی سیاسی و سەربازی بێ دوجار خەڵکی هەرێمی کوردستان زەرەر ناکە بێستون ئێمە ئەنواع و ئەشکال وەسیلە هەیە بۆ ئەوەی ئەو داگیرکاریە ڕابگری بەستنی ئەو بۆڕیا لە قازانجی تورکیاش نییە لە زەرێتی لەبەر ئەوە چەند لە زەرری ئێمەیە ئەوەندەش ئێستا لەم حاڵەتەدا ئەگەر ئەوەندەش نەبێ بەڵام بە ڕێژەیەکی زۆر لە زەرری ئەوانە ئەوان لە سەدا سیانزە بەستەنها بۆ کری بۆڕیەکە ئەبن لە سەدا سیانزەی نەوت بەستەنها بۆ کری ئەو بڕێ ئەبن لە سەدا سیانزەی هەر بەرمیلێک بزانە چەند زۆرە کۆی کەرەوە ئەگە چەندین مەلاین بێ لەگەڵ ئەو اقتصادی کە ئێستا وردەوەردە تورکیا داڕوخاوە لیرەکەی تێکشکاوە بەرامبەر بە دۆلار وەزعێکی زۆر خراپی هەیە وەرە تۆ تەماشاکە بەم دۆلارە هەڵەستێتەوە ئەمە بزانە چەند دۆلاری دەسەکەوێت لەبەر ئەوە تورکیا قەت پەنا نابات بە شێوەیەکی دائیمی بۆ بەستنی ئەو بڕێ لەوانەیە بۆ زەختێکی موقت ئەوە بکە بەڵام لە هەمان کاتە ئێمە ئەبێ لەسەر
چەند پێیەک ئیش بکەین یەکێک لەو پیانە ئەوەیە لەگەڵ وڵاتانی دنیا بێنین لەسەر پێ جۆش و خرۆشێک لە ناو وڵاتانی دنیا لە ئەمم متحیدە دروستکەین ئەوە بەچیە بێ بەوە نابێ ئەمەوە کەرێمی کوردستان بڕۆین نوێنەری یەکێتی نیشتمانی کوردستان یان نوێنەری حکومەتی هەرێمی کوردستان بڵین هەموو دنیامان پێ هەژێنرێ پێمان ناهەژێنرێ بە دووبارە بچینەوە بۆ بەغا ئەبێ ئێمە لەگەڵ بەغا وا لە بەغا بکەین متمانەمان پێ بکە هەر شتێکمان ئەوێ متمانەمان پێ بکە نەک وەکو ڕیفراندۆمەکە نحسابمان بۆ بەغا کرد و نەهی چشمان بۆ کرا و لە ئەخیری شەهر دەبێت لە چوارچەوەی بەغا لە چوارچەوەی عێراق دکتۆر باسی ینی دنیات کرد وڵاتانی زلهێز بەس ئەمێ بە کورتی سوپاس دەکەم ئەگەر وەڵام بدەیتەوە ینی ئێمە توانیمانە لە ڕووی ئابووریەوە ینی سوود لە وڵاتانی زلهێز و ئەو وڵاتە خاوەن سەرمایە گەورەکان ببینین کە ڕایان کێشینە هەرێمی کوردستانەوە بتوانین ئەمانە بکەینە سەرچاوێکی داهات بۆ هەرێمەکەمان ئێمە کردومانە ئێمە بابەتی نەوت هیچێکە لەو بابەتانەی کە تو پێ دوانە بێکە بە بۆڕیدا دەڕات بۆ تورکیا و لەوێەوە دەفرۆشتێ ئەوە هەرتەنها یا بڵین تورکیا بە کاملی دەسەڵاتی بەسەر ئەو بۆڕێدا هێ ڕاستە بۆڕێکە بێوەدا دەڕە بەڵام لەمان کاتەوە ئەو شوێنانی کە نەوتەکان بۆ دەچێت ئەو کۆمپانیانن کە پارێزگاریش لە خەڵکی کوردستانێک کۆمپانیا زەبەلاحەکانی وڵاتان کۆمپانیا زەبەلاحەکانن ئەو نەوتە هەندێکی بەرەو ئەمریکا دەڕوا هەندێکی بەرەو ئەوروپا دەڕوا هەندێکی بەرەو ئیسرائیل دەڕوا هەندێکی بەرەو هەندێک لە وڵاتە عەرەبیەکانی تری دەڕوا یعنی ئەم نەوتە بۆتە یەکێک لە فاکتەرەکانی پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان ئێمە نەمانتوانیوە ئێمە وەک خەڵکی کوردستان وەکو حکومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی یەک ریزیەکە بە شێوازێکی ڕێکوپێک نییە نەمانتوانیوە بەغا بێنین هاوار لە بەغاوە دروستکەین ئێمە هەتا لە بیرمان چۆتەوە کە لە چوارچێوەی دەستوری عێراق ئێمە لە عێراقی ئێمە دەوڵەتی سەربەخۆ نین ئێمە حتا کۆنفیدراڵێکی ڕسمیش نین مەخرەوەتا هەمیشە بەغا پشتمان تێکا و بەغا هەمیشە یان لە هینی ئەوایە کە هەرێمی کوردستان داوای پاری لێ نەکات و هەرێمی کوردستان داوای شایستەدارەکانی لێ نەکات و زۆر جار کە داواشیەکەوە تا جێبەجێ ناکات و ناشی لەوانەیە بەشێکی ئەوە خەتای خۆمان بێ لەوانەیە باشە خل لە بەغانی ینی سەرۆکایەتی وەفدی هەرێمی کوردستان کاخوباد و لە بەغانە ئێستا باشمان کردو بۆ سەردانانەی کە جنابی کاقوباد و وەفدی یەکێتی نیشتمانی کوردستانی وەفدی حکومەتی هەرێمی کوردستان چۆ بۆ بەغا هەندێک کلێن و هەندێک کەم و کوڕی چا کردوێتەوە بەڵام ئەو کلێن و کەم و کوڕیانە پێشووتر ئێمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان و وەکو کورد کلێنی زۆر گەورەمان لە نەتیجەی عیلاقەی دروست کردو کاکە هاورە ریفراندۆم عیلاقاتی ئێمەی لەگەڵ بەغا تێک و پێکدا ڕوخاندی بە ئاسانی چاک ناکرێتەوە ئێستا ئیشەکەی کاقوباد کە دەچێت بۆ بەغا ئەوەندە قورسە کەس تەسەور ناکات تا ئێستاژەمە متمانەمان دروست نەکردەوە چکار ئەمڕۆ ینی بەغا یانی لەسەر زاری وەزیری دارایی بوو ئەگەر هەڵە نەبم لە تا ئێستا هەرێمی کوردستان پابەند نەبووە بە یاسای بودجەی 2021 نەوتی ڕادەست نەکردەوە داهاتیش باش ئەوەش یەکێکە لە کێشەکان کە عیلاقەی بە یەکڕێزی خەڵکی کوردستانەوە هەیە بە عیلاقەی بە هاوپەیمانەتی حیزبە کوردستانەکان هەیە باشە بۆ بە تەنها پارتیەوە بڕیارە بە ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز لەگەڵ ئەوە نین کە ئەو بەندانە دوا بخرێت و ئەو ئیتفاقیە بۆ فشار ناکەن وەکو ئەکەین و فشارمان کردو بەڵام لە هەمان کاتە دەبێ بیر لەوە بکەین و بزانین لە بەغا چیمان پێکرێت لە بەغا ئەبێ کارێکی وا بکەین دووبارە ئێمەش متمانە بە بەغا بکەینەوە ڕاستە ئێمە متمانەمان دۆڕاندۆ لە نەتیجەی ڕێفراندۆمە فاشیلەکە بەڵام لە هەمان کاتیشە ئەبێ ئێمەش بەڕاستی لەگەڵ عێراق وا لێ بکەین کە متمانەمان پێ بکاتەوە ئێمەش متمانە بە عێراق بکەینەوە بە ئاسانی ئێمەش متمانە بە عێراق ناکەینەوە بەڵام لەم کاتەیە کە ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانمان ئەعلان کردووە و جنابی کاقوباد زۆر بە مفاوەزاتەکان و بە هاتوچۆکانەوە زۆر هیلاک بووە لە هەمان کاتە ئەوەمان لەبیر بێکە ئەویش لە سەقفێکی زەمانی دیاریکراودا کۆتایی دێت دەبێ عیلاجی بکەین و لە هەمان کاتە دەبێ ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بزانین پارتی مسببی ڕئیسیە بە فعلی لەو مۆزوعە و یان ئەو سەبەبی کە هەیەی خۆ لەوانەیە ئەگەر بەوردی لێ بکۆڵینەوە من بەش بە حاڵ خۆم چووکە لە حکومەتانین بەوردی نازانم سەبەبە ڕئیسیەکان تاکو ئێستا بەوردی چییە ئەگەر سەبەبەکان سەبەبی وەجیه و منطقی بوون ئەبێ ئێمە لەسەر ئەساسی ئەو سەبەبانە لەگەڵ عێراق قسە بکەینەوە زۆر باشە دکتۆر من سوپاس دەکەم ئەمێ دوا پەیام و دوا سەرنجی خۆت لەسەر ڕێخستنەوەی داهات ئەگەر لە ڕووە زانستی و ڕووە ئابوووریەکەوە و دوجاریش سیاسیەکە سوپاس دەکەم بەڵام ئەگە بە کورتی بێمە ئێمە ڕێخستنەوەی داهات ئەبێ بە سیاسەتی مالی بێ لەلایەکەوە
و لە لایەکەوە ئەبێ بە سیاسەتی ئابووری بێ و ئەگەر لە حاڵەتێکە خۆمان سوڵتەی نەقدیمان هەبوو بە سوڵتەی نەقدیش ئەوە بکەین بەڵام ئێمە دەسەڵاتە نەقدەکەمان نییە بەڵام دەسەڵاتی مەسەلەن داراییەکەمان هەیە و هەروەها دەسەڵاتی ئابوووریەکەشمان بە شێوەیەکی گشتی هەیە دەسەڵاتە داراییەکە و تیجاریەکە و ئەوانە کە تێکەڵاو یەکترە بنەوە هەمویان ئەچنەوە ناو سیاسەتە ئابوووریەکە ئێمە هاتوین بەستەنها دەستکاری بنکە و قاپی گومرگ و هەندێشتی تری لەوە بەتەنەمان کردو کە شتەوردەکان یا مەسەلەن دەستکاری ئەومان کردو هەندێک باجمان زیاد کردو کە ئەمانە لەگەڵ داخوازەکانی خەڵکی کوردستاندا ناکۆکە من لەم ڕۆژانە لە ناو بازار بووم لە یەکێ لەو دوکانانەی کە برادایەتیم لەگەڵان هەیە وڵام ئەم قاتیان بۆ دووری بووم زۆر سپاس باسی ئەویان کردوتیان کاکە ئێمە دوکانێکی بچکۆلانەیە 2 میلیۆن دینارەدا نابێ ئەوە ئەوە نابێ ئەمە پێدا بچینەوە خۆ زۆرکردنی داهات بەوە نیە ئەگەر لە حاڵەتێکە باجەکان کەم بوون زیادی بکە بەڵام لە هەمان کاتار بەتەنها باز نابێت کەواتە پێویستمان بە ڕێخستنەوەی گشتی هەیە لە هەموو ڕۆکان لە سەکتەری ئابووری لە ڕووی سیاسی و لە ڕووی ڕێخستنەوەی نێوماڵی کورد ئەبێ ڕێخستنەوەی گشتی زۆر سپاس بۆ برای عزیزم دکتۆر بێسون سابوراوی ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵەوە سپاس دەکەم مادوومان کردی بەڵای بینەرانی بەڕێز زەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ